تەمەنی کابینەی یەشتەمی حکوومەت یاریان بەرەو کۆتایی دەچێت و لەو ماوەیەدا جگە لە دروستبوونی قەیرانەکان و چارەسەر نەکردنیان چەندین دۆسەی کوشتنیش لە هەرێمی کوردستان تۆمار کراون کە زۆربەیان یەکلایی نەکراونەتەوە و باڵواسراوی ماونەتەوە یان بە سیاسی کراون. ئەمە جگە لەوەی بەشێک لە کەیسەکان لە ڕێگەی سوڵحی عەشایری و لە دەرەوەی دادگا چارەسەر دەکرێن و کەسیش دەستگیر ناکرێت وەک ئەوەی یاسا بوونی نەبێت. NRT بە دواداچوونێکی بۆ بەشێک لەو کەیسانە کردووە کە هەندێک کەس بە تیرۆری سیاسی ناویان دەبات. ئەوانیش بریتین لە یەکەم دۆسەی ناسلێمان کچە پارێزەرەکەی هەولێر کە لە 6 کانونی دووەمی ساڵی 2016دا تەرمەکەی لەناو ئۆتۆمبیلێکدا لە هەولێر دۆزرایەوە. دواتر پۆلیسی هەولێر ڕایگەیاند خۆی کوشتووە، بەڵام قسەی پۆلیس نە قەناعەتی بە خێزانی ناز کردووە و نە بەشێکی زۆری هاوڵاتیانیشی دڵنیا کردوتەوە. دۆسیەکەش بەنادیاری مایەوە. دووەم دۆسەی کوژرانی بارزان ڕەشیدی خوێنکاری خۆناغی یەکەمی زانکۆی جیهان کە لە ڕۆژی دووی مانگی یاری ساڵی 2016دا لەسەر فولایتێک لەلایەن کەسێکەوە بە فیشەک لە هەولێر کوژرا، بەڵام تا ئێستا بە کوژی سەرەکی بارزان دەستگیر نەکراوە و دۆسیەکەشی باڵواسراوی ماوەتەوە. سێەم دۆسەی کوژرانی ڕۆژنامەنووس وەداد حسێن کە ڕۆژی 13 ئابی ساڵی 2016 لە دهۆک کوژرا کە بەوتەی کەسوکارەکەی هەرچەندە دوای 2 ڕۆژ لە ڕووداوەکە دەسەڵاتدارانی هەرێم ڕایان گەیاندووە دەستیان بە لێکۆڵینەوە کردووە، بەڵام تا ئێستا هیچ کەسێک بە تۆمەتی کوشتنی دەستگیر نەکراوە و دۆسیەکەی یەکلایی نەکراوەتەوە. چوارەم شەوی 22 تشرینی دووەمی 2016 وشیار ئیسماعیل پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی عومەر بندیان کاوکات بەرپرسی مەکتەبی زانایانی یەکگرتوو بوو لە بەردەم ماڵەکەی خۆی لە هەولێر کوژرا. چەند ڕۆژێک دواتر ئاسایشی هەولێر ڕایگەیاند بەکوژی سەرەکی و هاوکارێکیان دەستگیر کردووە، بەڵام کەسوکارەکەی وشیار ئیسماعیل داوای ئاشکراکردنی دەستی پشتەوەی ڕووداوەکە دەکەن. جیا لەو کەیسانەی سەرەوە کە هەندێک کەس بە سیاسی ناویان دەبان، چەند کەسێکی دیکە بەڕێگەی سوڵحی عەشایری و لە دەرەوەی دادگا چارەسەر کراون، وەکو دۆسەی کوشتنی ئەو هاوڵاتیەی کە لەلایەن کوڕەکەی خالیدی خولەسوور لە مانگی شوباتی ئەم ساڵ لە بەردەم دوکانەکەیدا بە دەستڕێژی گولە کوژرا، هەرچەندە پۆلیس لەسەر ڕووداوەکە فەرمانی گرتنی بۆ کوڕێکی خالیدی خولەسوور سەرۆکی پێشووی عەشیرەتی غەوارە دەرکرد، بەڵام بەپێی زانیاریەکانیش کەیسەکە بەڕێگەی سوڵحی عەشایری و لە دەرەوەی دادگا چارەسەر کراوە و بکوژەکەش دەستگیر نەکراوە. جیاواز لەم ڕووداوانە لە کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمیشدا چەندین دۆسەی کوشتن و تەقەکردن هەبوون کە تا ئێستا دۆسیەکانیان یەکلایی نەکراونەتەوە، وەک دۆسەی کوشتنی سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و خالیدی خولەسوور و هەوڵی کوشتنی شاسوار عەبدولواحید. لە چەند ڕۆژی ڕابردووشدا لیژنەیەک لە دادوەرانی سلێمانی دۆسەی سووتانی کەناڵی NRT داخست بێ ئەوەی لێکۆڵینەوە لەگەڵ تۆمەتبارانی سەرەکیدا بکەن، هەرچەندە ناو و ناونیشانیشیان ئاشکرایە. ماوەی چەند ساڵێکە بەپێی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەرێمی کوردستان لە ناو لیستی ئەو وڵاتانەدایە کە تێیدا مافەکانی مرۆڤ و ڕۆژنامەنووسانی تێدا پێشێل کراون، بەڵام تا ئێستا هیچ پێشکەوتنێک لە لێکۆڵینەوەی کەیسی کوشتنەکان بەدی ناکرێت.